بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لاڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. لەم ئەڵقەیەدا میوانداری بەڕێز مامۆستاها عوسمان ئەحمەد زانایاییمان کردووە بۆ بەرنامەکەمان بۆ وەڵامدانەوەی پرسیار گەلێک کە لەبارەی بابەتێکەوە وروژێنراون ئەویش فرەژنیە لە ئیسلامدا. ئایا ئیسلام دیدی و تێڕوانینی چیان بڕیاری چیە سەبارەت بە فرەژنی یان چەند ژنی با بڵێن وەکو مامۆستا عەلی باپیر ئەو دوو دەستەواژەیە لێک جیاکاتەوە چونکە تەحدید کراون. ئایا ئەم مافە چۆن ممارەسە ئەکرێ، مەرجەکانی چین، پاساوەکانی چین، زەرورەتەکانی چین، ئایا لەم سەردەمەیە وەکو سەردەمەکانی لە پێشینە ئەم بڕگەیە یان ئەم حکومە ساری مەفعولە و هەر پیادا ئەکرێ یان وەکو هەندێک دەڵێن ئەکرێ لەم سەردەمەیان لە هەر سەردەمێکا کە زەرور و پێویست نەبوو ئەم حکومە ڕابگیرێ و قەدەغە بکرێ لە مسلمانان کە جێبەجێی بکەن. ئێمە بە وەڵامدانەوەی ئەم پرسیارانە وەکوتم میوانداری بەڕێز مامۆستا عوسمانمان کردووە زانایانی بەگەرمی بەخێرهاتنی بەرنامەکەی لێ یەکەین بەخێر بن. سلامت بن و عاقبەت خێر بن یا خۆ موفقی دنیا و قیامەت بن. مامۆستای بەڕێز ئێمە چەند ژنیمان هەیە تعدد الزەوجات لە ئیسلامدا. ئایا ئیسلام ئەمە چۆنە ئەم حکومەی چۆن ڕوون کردوتەوە و چۆن ڕێگەی داوە کە چەند ژنی لە ئیسلامدا بۆ پیاوان گونجاو بێ؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. صلاوی خوا لە ئێوە و لە سەرجەم بینەران و بیسەرانی بەڕێز بێت. زۆر سپاس. ئەم مەوزوعە وەک باقی مەوزوعەکانی تر هەر شتێک لە ژیانی ئینسانی ئیماندارە یەتەکایەوە زانەکانی فقه و ئوسوڵ دەفەرمونون 5 حکمی شەرعیمان هەیە. بەڵێ. ئەو بابەتە ئەخرێتە ژێر زەڕەبینێکەوە کە یەکێک لەو بابە لەو 5 حکمە ئەیگرێتەوە. بەڵێ. حکمێکمان هەیە پێی ئەوترێ وجوب یا ئیجاب. بەڵێ. حکمێکی ترمان هەیە پێی ئەوترێ حەرام یان محەڕەم یا حرمەت. حکمێکی تری شەرعیمان هەیە پێی ئەوترێ سونەت. بەڵێ. حکمێکی ترمان هەیە پێی ئەوترێ مەکروه یان کەراهە. حکمێکی ترمان هەیە پێی ئەوترێ ئیباحە. جا ئەم مەسئلەی فرەژنیە یا تەعەدودە ئەمە گشتگیر نییە بۆ هەموو کەس و قەدەغەیش ناکرێت لە هەموو کەس. کۆمەڵە کەس بە پێی ئەحکامی شەرعی پێ ئەچێ واجب بێت فرەژنی بکەن. بابێنە سەر ئەسڵی با بڵێن حکومەکە بڕگەکە پێشەوەی پۆلێنیکەین بزانین بۆ کێ گونجاوە بۆ کێ نەگونجاوە. ئیسلام چۆن دایهێناوە یان با بڵێن ڕەوایەتی داوە کە چەند ژنی هەیە ئەمە چۆن ئەسوڵەکەی ڕوونکەینەوە؟ بەڵگەکانی چین لە قورئان و فەرموودەیە؟ خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ فإن خفتم ألا تعدلوا وإن خفتم ألا تعدلوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث والرباع. فإن خفتم ألا تعدلوا فواحدة. أما دقيقي قرآني بيروزا كخواي قورا باسي دكات بومان. خواي قورا فرمي أجر إيوة ترسان دادور نبن لەگەڵ بێباوکەکانە سەبەبی نزولەکە ئەوە بوو ئەوە ئافرەتان مارە بکەن و بهێنن لە ئافرەتان دوان یان سیان یا چوار بۆتان هەیە تا ئەمە. و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە و ئاەتی تریشەیە لە قورئانە کە ئاماژەی پێ ئەکات بە تایبەتی لە دوای ئاەتی محەڕەمات لە سوورەتی نیسا لە ئاەتی 23 بەولاوە خی گەورە فەرمێ غەیری ئەوانەی کە لێتان قەدەغە کراوە لە ئافرەتانی تر مارە بکەن بە جەمع هێناوێتی لەفزەکە. لە شوێنی ترە هەر هاتووە ئاماژەی جەمعەدا بۆیە زانەکانە فەرمونون معنای زیا و لە یەکدانەیان لێ وەردەگیرێ جگە لەم ئاەتە کە بە ڕاشکاوی باسی دوان و سیان و چوار دەکات.
ولا فرمودي شهاتوا كفرمودك يشي لو فرمودانا في غنبر صلى الله عليه وسلم دفرمي تزوجوا الودود الولود فإني مكاثر بكم الأمم أفرميت إيوا خيزاني زور بينن أو آفرتانا بينن كخوشويستي هبه لبينتانا ومن دالي زورتانا بيت چونكي من لقيامتا بزوري إيوا وشانازي أكم بسر أمتانو بيغنبراني ترى بزوري تانو أم حديثة بلام ضعفي كتيايا بلام يينسر تفسيري أما زور كان آياتي ترهي تفسيري أما لجياني في غنبرا صلى الله عليه وسلم برجستي أما في غنبري إخوة صلى الله عليه وسلم ريقي تعددي دا بلام أو ريقي بفي غنبر درا وبغيري في غنبر نادرت وها في غنبر صلى الله عليه وسلم بفعلي يانزخ يزاني كوكردو توا ليكاتا وهروها خلفاء راشدين لإمام أبو بكر إمام عمر إمام عثمان إمام علي وأغلبي الصحابة رضا ورحمة إخوان لبه زياو ليك خيزانيان هي ناوة تعدديان أبوه والتعدد وعرزم كردي كخلشي بولينا كري هر أوانية أما بروا هر خلق لخو وتي من أتشم تعدد كم يا فرجنية كم يا خزانة كتيرينم رقي بينادري بلكو كومالي كوت وبنت هي لبردمية زور باشا ما مصطفى برز جنابت كما جد كربا أهت بيروزا كان هر يكو مثلا هرونية مثلا بوتان هي تشنجنيك بينن البته عندك أصول رين مايو بابلين رون كرنوي هي جوري أم شرطو مرجاني كلا آيات بيروزا كان شاهاتو يعني جوري السبب كان كلا قرآن دا عماجي بيكراو تا چند مرجع يعني أمانة هبن وحاضر بن آماده بن أم جار رقت بيددرين مثلا تو چند جن بيني يعني أمانة شين كلا قل حكمك يا هاتون لقرآن أرون كراوتو زانا أن باسيان كردو عرضم كردي لسرتاو بينش حكمي شرعي مان هي نفري واهيا شخصي واهيا أم كسا زانا كان فرمون لحقي أوا لوانيا تعدد واجبيت كسيك كخواي پروردگار هزيكي تايبتي آرزواتي جنسي بيداوا أجر بيتو تعدد نكا أترسي لوي توشي زينا ببيت بنا بخوا كوابو خالي يكم أو هيك لخالة كان جاء أجر بيتو تور رقي بيندي بحلال أو كاتب حر وكات حرام أبي ببلا بو خوي وبخي زانكي ومجتمعكيش توشي بلاو آفادك قيامتي شي تاريقكات أم إنسانا يكم أو توانايا هي أم جار خلشي جنابي بلايانو بي خلشي كي خواي قورا مالي داوتي خواي قورا هندك تانا مبرز كردوتو بهندك تانا فضل مداوز بسر هندك تانا لرزقه هیواهی خواهی گوره علمی پیداوه هیواهی لاشی ساخی پیداوه هیواهی عقلی پیداوه هیواهی مسئله سیاسی پیداوه عقل و حکمتی پیداوه هیواهی او مرز لانی آرزواتی پیداوه لبرو بلامانو آسایی بی کما خواهی پروردگار توزیعاتی که کردویتی نیداوه به همو کس لوانی فضلی ام انسان بسر انسان کانی تره عالم بوارابه يكي كتير جاري فضلك أي دولة من دية يكي كتير علم فضلك يكي كتير دانايتية يكي كتير لش صاغية لبرو أمش خواي برودجار أوي دعوته نابت اللي قدر اللي يزود بكي ووتمان أجل اللي يزود كي خطر يتكايوا بو خوجنية خطرك بو شخصي خويتي بو خزانكيتي بو كومل مجتمعكيتي أو خالك شخصي كتير مان هي حرامة أم إنسانة تعدد بكات بوتي لبر أوي أم إنسانة عادل نية ما في بران بركان أفوتينه أجر تعددي كر ظلمك كظلمك عادل نبو أو كات حرام بيكات أم جارة توشي شتيقة به جاري واهي بنا بخواه توشي توربوني خواهي پروردگار بلا دنيا وقيامتها هر شيء لسرة لبرو جاري واهي كومل خلقه بنسبة أوانو حرامة أجر أم إنسانة عدالتي تيانبو و تواناي جسمي بتايبتي تواناي جنسيتي أنا بو لحقي أو أبي بحرام هي در حقي أو سنته نخوفي هي بكوية الزيناوة
نەخەوفیشی هەیە زوڵم لە ئافرەتەکە بکە، معاشەرەی زەوجیش ئەوەی کە ژیانی پێ ئەڕوا بەڕێەوە چاک جوڵانەوە خزمەتکردنی ماڵ و خێزان ئەوەی تایە. و ئەیەوێت ڕێبازێ بگرێتە بەر کە پێغەمبەری خوا کردوێتی صلی الله علیه و سلم، وەکو عەرزم کردی خولەفای ڕاشیدین کردویانە و ئەغڵبەی سەحابە کردویانە و پیاو ساڵحانی ئومەتی ئیسلام کردویانە. ئەمە حکمێکی ترمان هەیە پێوترێ کەراهە، کەسێک لەوانەیە بترسێ کە نەتوانێت بە تەواوی معاشەرەی زەوجی بکات، چاک هەڵسوڕانت بکا و ئافرەت و ماڵ و خێزان بەرێ بەڕێوە و هینیان بکە، ئیدارەیان بدات. مباحیشە جاری وایە کەسێک نەخەوفی هەیە دەرحەقی کەسێکی تریش نەخەوفی هەیە زوڵم بکە، نەخەوفیشی هەیە دادپەروەر نەبێ لەگەڵیانە، عادل نەبێ و توانای جیسمیشی هەیە، یعنی هینێک نییە، شتێک نییە کە بترسێ لە ئینسانەکە، لەوانەیە دەرحەقی ئەویش مباح بێت. ئەمجار ئەمە نییە، خاڵی گەورەمان هەیە لێرە. ئەم حکمە بۆ کێ دابەزیوە؟ بۆ ئاهلی ئیمان دانەبەزیوە؟ بێگومان دەیخوای گەورە باسی دەربارەی ئاهلی ئیمان باسی ئەوە کە ئافەرمێت إنما كان قول المؤمنين إذا دعوا إلى الله ورسوله أن يقولوا سمعنا ليحكم بينهم أن يقولوا سمعنا وأطعنا. قسەی ئیمانداران ئاوایە کاتێ بانگیان لێ ئەکرێ بۆ ئەوەی فەرمانی خوا و پێغەمبەر بدرێ بەسەریانە، بخوێنرێتەوە بەسەریانە، ئاشنا ببن لێی، ئەڵێن سمعنا وأطعنا. و شتی تریشمان هەیە، خوای پەروەردگار باسی ئیماندارانە کە ئەفەرمێ وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. خوای گەورە فەرمێ کە خوای گەورە بڕیارێکی دابەزان شمولی هەر کەسێ بکا بە پێی پۆلێنەکان، پۆلێنکردنەکان، بۆیان نییە بڵێ من ئەمەی ئەکەم و ئەوەی تر ناکەم، بۆیان نییە هەڵبژین بکەن، چونکی خوای گەورە فەرمێ ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض. ئایا ئێوە چۆن شت دەکەن؟ یعنی ئەوە سیفەتی ئیماندار نییە، لە دین ناچێتە دەرەوە. خۆ خوای گەورە ئەم ئەحکامەی داناوە، ئەمجا خۆ خوای پەروەردگار پرسیار ناکە لە خەڵک. خوای گەورە لا يسأل عما يفعل وهم يسألون. خوای گەورە خالقە، رازقە، ڕۆحی داوە، دنیای داوە، کەونی داوە، هەموو شتێکی بۆ مسەخەرکردن. خۆ خەڵکی ئێستا حکومەت و دەسەڵاتدارەکان پرس بە شەعب ناکەن کە شتەکانیان بۆ دانێ، بڕیار ئەسەپێنن بەسەریانە، مەخدووریانەکەن. حکومات لەکوێ و ئەڵڵا لەکوێ؟ ئەڵڵا ڕیسق ئەدا، ئەڵڵا ڕۆح ئەدا، بەغەیری ئەڵڵا ڕۆح ئەدرێ، ڕیسق ئەدرێ. ئەگەر خوا کەسێکی مەنع کرد لە ڕیسق کێ توانێ ڕیسقی بە؟ ئەگەر ڕۆحی لێ سندۆ کێ توانێ پێی بدە؟ اختیار بۆ ئینسان نییە، ئینسان دروست بووە لەم زەویە ئیطاعی ئەمری خوای گەورە بکە، دروست نەبووە بۆ ئەوەی عەبدی شەهەوات بێ، عەبدی ئینسانێک بێ، عەبدی دەستورێکی دنیایی بێ. مامۆستای بەڕێز زۆر قسە لەسەر ئەو عەدالەتە ئەکرێ کە جەنابت باست کرد. کاتێک مەسەڵەن ڕێگە ئەدرێ بە کەسێک چەند ژنی ئەنجام بدا، پێویستە ئەو کەسە عەدالەت بێ. ئەم عەدالەتە مادیە، معنەویە، چۆن تحقیقە بێ، چۆن بزانین ئەسڵەن کە هەیە یا نییە؟ بەڵێ لەوانەیە لە مجتەمەعی ئێمە ئەوەی ئەیبینین بەس نەظەری بێت. ئەوانەیش کە چوونێتە ئەم بوارەوە دیمەنێکی باشیان نەنواندووە، بۆیە خەڵک دڕدۆنگ بووە لە مەوزوعەکە بە تایبەتی ئافرەتان. ئەم بوارە نەظەریە. هەر کەسێ ئاگای لە قیامەتی خۆی بێ و قیامەتی لامەبەست بێ لە دنیادا، هەر شتێک مەهماکان، هەر چەندێک نفسی ئارەزووی بکە، حەزی لێی بێ، خواردن بێ، خواردنەوە بێ، خێزان بێ، بەرگ و پۆشاک بێ، کارێک ناکات کە خوا عاجز بکا لە خۆی، ئەڵڵا تەعالا عاجز بکا لە خۆی. چونکی ئینسانی ئیماندار خوا خەڵقی کردو وەکو خوای گەورە فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون. ئەم عیبادەتە بە چی ئەکرێ؟ بەشێکی ئەو شەعائیرەیە، نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و ئەمانە. تۆ سلوکەکە دەمێ وابێ، چونکی لە دوعای ئیماندارانە ئێمە دوعایەکە لە کاتی نوێژە ئەیخوێنین إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. تۆ جارێک کەی ئەگەیتە ئەویا عیبادەتی تەواوی بەجێهێناوە؟ ئەوەیە کە فەرمێ سەربڕینم،
بەندایەتی کردنم وەک نوێژ و ڕۆژ و شعایرەکانم سەربڕینم خواردن و خواردنەوەم بەرگ و پۆشاکم ژیانم کە ئەڕوا بەڕێوە چۆنیەتی بردن بەڕێوە ژیانم یعنی هەنگاوێ نانێم ناڕەزایی ئەڵڵای تیابێت و مردنیشم لە شوێنێکە ئەمرم بە شێوەیە گەمرم ئەڵڵا تەعالا ڕازی بێ ئەبێ ئەم شیعارە بێتەجێ جا ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئەم عەدالەتە شروتی هینمان هەیە تعددمان هەیە یان فرەژنیمان هەیە کۆمەڵێ مرجمان هەیە هەر بە تەنها عەدالەت نییە عەدالەت یەکێکە لە مەرجەکان حەزێکی لە پێشەوە مەرجە شەرتەکان باسکە مەرجەکان باسکە دوای لەسەر عەدالەت زۆر فەرمووی خاڵی یەکەمیان ئەو زیادەیە کە باز دەکرێت ئەو تعددە جاری وا هەیە بۆ یەک دانە ئەبێت بە یەکێک یعنی خێزانێکی هەیە ڕێگەی پێدرێ بیکا بە دوو بەڵام سنووردارە ئەمە لە چوار بەولاوە ڕێگە نییە لە چوار ئافرەت بەولاوە هیچ پیاوێک بۆی نییە لە چوار ئافرەت بەولاوە کۆبکاتۆ بە نیکاحی شەرعی لەژێر عیسمەت و نیکاحی خۆیە خاڵی یەکەم ئەمە سنووردار کراوە یعنی ڕەهانیە هەرچەندێکی بوێت ئەمە خاڵێکی ترمان ئەوەیە ئەبێ ئەم ئینسانە قدرەی هەبێت جا خاڵی یەکەمە قورئانەکە دیاری کردەوە مەثنە وەثلاثە وەڕوباع خاڵی دووهەم وتمان ئەبێ توانای عەدالەتی هەبێ قدرە و توانای مالی هەبێ بۆ نەفەقەدانیان و قدرەی جیسمی و جینسیشی هەبێت وەک خۆی تێرەکات ئەبێ بەرانبەرەکانیشی بە هەمان شێوە تێر بکات بە یەکەکە تێر نەبێت بۆیە پێویستی بە دوو هەیە تا دووەکە ئەگەر دووەکەش تێری نەکرد ئەو کاتە بۆ سێکە لە دووەکەی شاویژە بێ بە هەمان شێوە بەرانبەرەکەی تێر بکات لە ئارەزووی جینسی بە سێهەم بە هەمان شێوە چوارهەمەکەش بەو شێوەیە هەنیەوە نییە بەڕەهابێ هەر هەم خۆی ئارەزووی کرد ئەوان ئیهمال کات خاڵێکی تریان خاڵی سێهەمیان عەدالەتەکە دیارە مادی و معنەوی ئەگرێتەوە ئەو دوای فەرمودێنە سەری و باسیەکەی خاڵی چوارهەمیان ئەوەیە کە ئینسان بۆی ڕەهانیە ویستی هەر ئافرەتێک حەزی لێی بوو بیهێنێت نزیکەی تقریبا 20 سینف هەیە لە ئافرەت پیا و هەر بۆی نییە حرامە دروست نییە نیکاحیان بکە و بیان هێنێت ئەمەش کۆت و بەندێکی ترە هاتۆتە ڕێی خی گەورە عەرزم کردی لە سوورەتی ئەنیساء باسیەوە کە ئەولا تەنکیحوا ما نەکەح ئاباؤکم ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان باوک یان باپیر مارەی کردووە بۆ هیچ کەسێکی تر نیەتی دوای ئەوە کوڕەکان و نەوەکانی مارەی کرد ئەمجا حرمت عليكم أمهاتكم وبناتكم وأخواتكم وعماتكم وخالاتكم وبنات الأخ وبنات الأخت هەتا کۆتایی ئاەتەکە کە دایکتان دایکی ئەسڵی بێ نەسەبی بێ یان دایکی ڕیضاعی بێ و هەروەها خوشکتان و هەروەها کچەکانتان جا دایکی دایک هەمووی ئەگرێتەوە کچی کچ ئەکرێتەوە و پورەکانتان پوری باوکی پوری دایکی و هەروەها پوری شیریش بە هەمان شێوە ئەوانی ژەگرێتەوە ئافرەتێکی غەیری دایکۆمانە شیریەوە بە ئینسانێک وەک خۆی لێ قەدەغێ دایکی ئافرەتەکەشی لێ قەدەغە بێ و هەروەها دایکی خێزانی ئەو پیاوە و ئومەهات و نیسائیکم و بە هەمان شێوە ڕەبیبە هەیە پیاوێک هەیە ئافرەتێکە هێنە کچێکی لەگەڵا هەیە کە ئافرەتەکەیە چووە لای ئیتر تازە هەرچەند ئافرەتی کچی هەبێ و ئەمانە هەمووی لێ قەدەغەیە شووی کردوێ ئەشووی نەکردو هەر شێوەیە بێت و أن تجمع بين الأختين یەکێکی لەوانە حرامە نابێت دوو ئافرەت کۆ بکاتەوە دوو خوشک خوشتێک و برازایەک یا ئافرەتێک و پورزایەکی لێ قەدەغەیە و بە هەمان شێوە ئافرەتی بێباوەڕ مشریکە ئەمانەی لێ قەدەغەیە و هەروەها خێزانی مناڵێکی ئەمانەی هەموو لێ قەدەغەیە ئەمە یەکێکە لەو خاڵانە و لەو مەرجانە جا باسی عەدالەتەکە کە جەنابەت فەرمووی قسەی هەرە گەورە لەسەر مەسەلەی عەدالەت
مەدا عەدالەت. عەدالەت زانەکانە فەرموون ئەم پیاوە ئافرەتێکی هەیە، خێزانێکی هەیە، ئەیەوێ بیکا بە دوو. عەرزم کردن ئەوە ئەبێ لە خۆیان دوو مەرجی سەرەکی هەبێت، دادوەری عەدالەت و ئەم عەدالەتە لە چیایە. زانەکانە فەرموون ئەم عەدالەتە لە کۆمەڵێشتایە. ماڵێک لە هەر سەردەمێکە بە پێی عورف و عادەت چی پێویستە؟ لە خواردن و خواردنەوە، خێزان و ماڵ، لە خواردن و خواردنەوە، بەرگ و پۆشاک، قاپ و قاچاقی ناوماڵ، ڕاخەری ناوماڵ، ئەوانەی کە خێزان پێویستێتی و خواردن و خواردنەوە باس پێداویستی تری ئەوەی مەسئلەی طبی و نەخۆشی و ئەمانەش ئەبێ ئەمانەشی بۆ دابینکە. معاشرەی زەوجی معنەویە ئەبێ حاڵەتی نەفسیشی ڕابگرێت. حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سوعبەتی لەگەڵ خێزانەکانی کرد و بڕبڕی لەگەڵ عایشە کردووە. جارێک پێغەمبەر پێشکەوتووە، جارێکی تر عایشە پێشکەوتووە. عایشە فەرمێ حەبەشەکان یاریانە کرد لەم زووە، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی سەیریان کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەفەرە قورعی خستووە لە بینی خێزانەکانی و خێزانەکانی بردووە لەگەڵ خۆیان. و بە هەمان شێوە مەسکەن جێگە خانووی سەربەخۆ، خانۆکە زانەکانە فەرموو سەربەخۆ بێ، ئەگەر ئافرەتەکە ڕازی نەبێ خۆی بە ئارەزی خۆی نابێت، نە لەگەڵ ماڵی باوکە داینێ باوکو دایک، نە لەگەڵ ماڵی ئافرەتێکی تریە خێزانێکی تریە داینێ، واجبە لەسەری ماڵی تایبەتی بۆ بکە لەگەڵ هەموو پێداویستیەکانیە. مەسکەن خاڵێکی تریان ئەوەیە ئەبێ مەبیت و مانەوە بەسەرە چۆن ئەمێنێتەوە لای یەکیان لای ئەوانی تریشیان، چونکی هەر کەسێک ئاوانەکات ئەوە دوژمنی خوایە، دوایی خوای گەورە دوژمن لە قیامەتە محاسبەیەکات. پێغەمبەر فەرمێ ئەگەر ئینسانێ زیاو لە ژنێکی هەبوو مەیلی کرد بەلای یەکێکیانە، یەکیانی ئیهمال کرد لە مەسەلە مادیەکەیە یا معنەویەکە کە لە قودرەتیایە جێبەجێی نەکرد، ئەفەرمێن لە ڕۆژی قیامەتە بەلارەسەنگیە بۆ سەرای مەحشەر. و زانەکانە فەرموون ئەم عەدالەتە لە جیماعیشە. زۆرێک لە زانەکان بینیومە ئەفەرمێت لە جیماعیشە ئەبێ تێریان کا بە هەمان شێوە. ئەوە نییە خۆی بڕوا تێر بێ و ئەو وەزع بسازێنێ لەگەڵ ئەوە ئەمجار ئەو پەنا بەخوا پەنابەرێ بە زینا و داوێن پیسی خوا پەنابە. ئیسلام هاتووە شوڕایەک دروزەکە بۆ پیاوان و بۆ ئافرەتان، بۆ داوێن پاکی، بۆ بەهرەمەندی بەختەوەری کۆمەڵگا. جا عەرزت کەم نقطەیەکم ماوە لەگەڵ ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمانەی هەموو بە جێبەجێ کردووە. ئەمجا فەرموویەتی ئەی خوایە توانای من ئەمەیە، دابەشکردنەکەی من ئەمەیە، خوایە لۆمەم نەکەی لەسەر شتێک کە تۆ بە توانای لەسەری من توانا من نییە پێی، ئەوە نەمتوانا هەیە. مسلمانانی ژەبێ چاو بکەن لە پێغەمبەر، چونکی خوای گەورە فەرمێ لەقەد کان لەکم فی رەسوول الله ئوسوة حەسەنەة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. چاو کردن لە پێغەمبەر و پێغەمبەر دانان بە قودوە و بە مامۆستای خۆیت و لە دوایەوە بڕووی پێ سنەت و ڕێبازەکەی جێبەجێ بکەی، هەر لە نوێژانیە هەر لە ڕۆژوانیە، لە ئادابی ماڵ و مناڵیشایە، لە پەروەردەی مناڵایە، لە مامەڵە لەگەڵ خێزانایە، لە دابینکردنی پێتاویستیەکانی ناوماڵایە، حرمەتگرتنی خێزانەکانایە. و ئەوەی تریش هەرچی تریش لەم بوارە ئاسوودەمەندی خێزانیتیایە بواری عەدالەتەکە ئەیگرێتەوە. کۆمەڵێک زانا هەن یان کۆمەڵێک کەس هەن کاتێک قسە لەسەر ئەم ئاەتە پیرۆزانەکەن ئەفەرموون ئەم عەدالەتە مستحقی لە تحقیق بێ بۆ پیاوێک. ئایا ئەکرێت تحقیق بێ؟ ممکنە تحقیق بێ یان مستحیلە و لەبەرەوە ئاەتەکە ڕێگە پێدانی چەند ژنی لەوێ ڕائەگرێ بۆ نمونە مەسەلەن. ئەمان پیان وایە ئەمان بەچی واڵن بە عەقڵ ناڵێن بێگومان خوایەک عەلیم و خەبیرە. ئەوەڵی هەیە خوای گەورە؟ ئەوەڵی نییە، کۆتاییشی نییە. بڵێ علمی خوای گەورە سنووری هەیە؟ نەخێر بێگومان. دانایی خوای گەورە سنووری هەیە؟ زانەکانە فەرموون خوای گەورە هەر حکمێکی شەرعی داناوە، ئەگەر ئیماندار ئەم ئیمانەی پێی نەبێ ئەوە باوەڕی نییە بەخوا. جارێ ڕەدی هەر حکمێکی شەرعی بکاتەوە مادام حاڵی ببێ لێی و ڕەدی بکاتەوە ئەوە دینی نامێنێتەر، باوەڕیشی نییە بەخوا. ئەگەر ئاەتێکی قورئانی ڕەت کردەوە باوەڕیشی نییە بە قیامەت لەی وەرناگیرێ بە هیچ ڕوکنێ لە ڕوکنەکانی ئیمان. دیعای ئیمانیشکا قبوڵ نییە. ئەم جارە هەر حکمێکی شەرعی خوا دای بەزاندووە، خوای گەورە بەو عیلمە فراوانە دایناوە کە عیلمی ئەوەلین و ئاخرین هەر لای خوای گەورەیە و لای کەسی تر نییە. و خوای پەروەردگار بە ڕەحمەتێک کە دنیا و قیامەتی گرتوتە ئەو ڕەحمەتە
حکمە شەرعیەکە ئەم ڕەحمەتەی تیا ڕچاو کراوە. ئەم جارەزانەکانە فەرمێن لجەلب المەنافع ودەفع المەضار یا مەفسەدەتی. هەر حکمێکی شەرعی ئەگەر ئینسان ئیمانی وانە بێ ئیمانەکەی خۆی گەورە نایەوێت. ئەمجا کێ هەیە عەقڵی چەنەبازیە بکات لە ڕووی حەق تەعالایە، لە ڕووی خۆی گەورەیە. خۆی گەورە فەرمێ ئەئەنتم ئەعلەو ئەم الله، ئێوە چاکی لێزانن یاخوا ڕۆژگارێ بۆ ئێوە نەبوون وایانە، هەر عیلمیان نەبوو، هەر خۆیان نەبوون، هەر نوتفەیش نەبوون، مادەیەک بۆ لە ناو خاک و خۆڵە خۆی گەورە لەو ڕێگەوە هێنایە و ئەوەی لێ دروست کرد. ئەو خوایە سەرەتا نییە بۆ بوونی، کۆتاییشی نییە، بەو عیلمەوە دایناوە. بەڵام ئەم جەنابی سەردەمێک بووە نەبووە، سەردەمێکی ژەبێ نامێنێ. لەو کاتەی شاکە هەیە نەخۆشێکی لێپایا بێ لە خۆش خۆچ یا لە خۆش خۆ ناچێ، عەقڵی تێگەچێ یا تێک ناچێ. جاری وا هەیە ڕۆحیش لەبەریات توانێ جواب باتۆ هەر ناتوان لەبەرەوە بە کەڵک نایە. ئەمانە ئەیانەوێ خەڵک بکەن بە عەبدی خۆیان، چونکی ئەمە خەڵک کە شوێن قسەی ئینسانە کەوت و فەرمایشی خوای بەجێ نەهێنا و تەرکی کرد و پشتگوێی خست ڕەدی کردو پەنا بەخوا. ئەوە ئیتەخەذە هەواه ئیلاهە و هەوا، ئارەزواتی کرد خۆی کردو بەخوا یا ئارەزواتی ئینسانێکی کردو بەخوا، قسەی ئینسانێکی کردو بەخوا. خوای گەورە وەخت لە خەلقاک شەریکی نییە، لە یاسادانێنیشە نابێت شەریکی هەبێت. ئەو کاتە ئینسانەکان بەجێ خۆیان کردووە، تابعی قورئان بن، تابعی سنەت و سیرەتی پێغەمبەر. نیشتیوان نییە مەسەلەن کە ئەم تعددی زەوجاتەوە لە سەردەمێکا وەک سەردەمی ئێستامان کاندێک پێیان وایە پێویستە ڕابگیرێ، مەسەلەن حکمی ئەمایەتی تیا ڕابگیرێ، کەس ناتوانێت بۆ لە مێژوە لە ئێستاشا نابێت، لە هیچ وەختێکا ناکرێت. چونکی خوای پەروەردگار هەر حکمێک ئەگەر پێویست نەبووایە کۆمەڵێ ناسخ و منسوخمان هەیە لە قورئانە، ئەوە کە پێویست نەبووێ بۆ کاتێک خوای پەروەردگار نسخی کردوێتەوە بە ئاەتێکی تر. لەبەرەوەی دوای ئەوە نییە، تەوقیف نییە لە ئاەتی خوای پەروەردگارە بە هیچ شێوەیە. قسەیەکەن دەربارەی ئیمامی عومەر قەولی ئەصح ئەوەیە، ئەو مەوزوعە ڕەدە بەو شێوە نییە کە گوایە ئیمامی عومەر لە سەردەمی برسیەتیە حکمی دزی، حکمی دەستبڕینی توقيف كردو أبد شتيوانه بو زانا كان قولي تحقيق ومحقق أويا توقيفي نكردو خو كرد بيتي شي لوانه نبيت بلغ بو حكميشي نابي نقوا هر أبي جفر من قولك صحنيه خواي پروردگار اوي كناردويتي خواروا استثنائي ناكل سور باش هو كارتشي مثلا هندل ارزكم بانغواسكاران خواي پروردگار فرمي أفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض أجر دروز بو أيام هذا سردمي كابينك للسدي باورتان هي بباسي باورتان هي بباسي خواي قولي فرمي هر كسي حالي وكسي شونه هو پناه بخوا سزای سختی قیامت هو کارچی پناهیان بردوتە بەرەوەی ئەڵێن لەم سەردەمەیە پێویست بە چەند ژنی نابێ. والله ئەوەی کە خوا عالم ئەوەیە خەڵک وەک پێویست لە ئیمان و دینداری تێنەگەیشتەوە. ئەمە خاڵی یەکەمە. بەڵێ ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووهەم متەئەثیر بوونە بە یاسای غەربی و ئەم لاولاوە. ئەم یاسا بە تەنها هەر ئیسلام نەیهێناوە. سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت 90 خێزانی هەبوو. يعني هو برسالة جرينجا آية أم تشان جنيتية إسلام دايهنا حربة هذا إسلامانية أو في غنبرانيش هبوا أم جارا لسردمي جاهلية كهات خلق مسلمان بوا كخوان بهنيكي وازاني ولا سر ديني بيشو لسر ديني بيشو كان بوا هبوا دجني هبوا لديني كان ترى هبوا جناي هنيكي لطوائف مسيحي هر هيني أوانا هي هرشنا سيشارنا والله لسري هي أما متأثر بونا أو هواي بشرة أجر إنسان تيبقى له كخواي جورا فرمي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون أم جاء خواي پروردگار فرمي وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيارة من أمرهم يا قرآن فرمي أفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض أو قصيا مردودة أهلي كسي كخواي خوش بوي أو ناكا باشا أما هالله بجيري أما إخواي تطبيق نكرو أي شي تطبيقك قصي بشري شي تطبيق كردو الأحكام الشرعية هالموضوع دج بشرعي خوابو جيب جيناكري قصي هركسي بين رد كريتو لا طاعة لمخلوق في معصية الخالق أو بقي قصي يجيك كدجي آية القرآن به جاء بروا بانخوازي خوي ناو بانخواز خوي ناو مفكر خوي ناو حكيم قصكي مردودة لشرع الله أو أعرزي بشرع أو قبوله شرعي الله قبولي نية چونكي خواي پروردگار فرمي له الخلق وله الأمر بڕیاری دروست کردن و
حەڵاڵ و حرام دیاریکردن لە غەیری ئەڵڵا وەرناگیرێت. بۆ جێبەجێکردنی ئەم فەرمانە پێویستمان بە پاساوە بێ، یعنی ئەگە کەسێک پاساوی هەبێ یان نەبێ مەسەلەن پێویستەکە پاساومان هەبێ جابیکەین بە دوو ژن یا سێ ژن یان چوار ژن مەسەلەن. ئەگە پاساومان نەبوو تەنها هەبێ یەک ژنمان هەبێ یان جێبەجێکردنی ئەم ئاەتە پیرۆزە پاساوی پێویست نییە. پاساوی پێویستە. پێویستی چینەوە پاساوانە ئەرزم کردی یەکێک لەوانە ئەوەیە ئەو ئینسانە ئەگەر کەسێک بزانرێت نیکە بە دوو خێزان تووشی زینا بوێ پەنا بەخوا، ئەمە لەو حاڵەتە بۆ ئەوی تووشی زینانە بێ، بۆ ئەوەی خێزان و ماڵەکەی خۆی تووشی ئایدز نەکات، تووشی نەخۆشە پیسەکانی تری نەکات، مجتەمەعەکە تووشی فەساد نەکات، ڕێگەی پێ ئەدرێ. ئەم قسانە کە بە ڕەهایی خەڵک قەدەغەیە کاواڵە دروست بێ، خۆ ئەو قانونە دنیایانە شتێکیان هەیە، هەر ئابڕووی ئافرە دەبن. ئەڵەن پیا بۆی دروستە سەدیقە و نازانم دەنک و نازانم دۆستی هەبێ، ئەگەر نەگدوانە بیستیشی هەبێ قەی ناکە لەبەرەوە ژنی نییە. ئەجێڕنۆڵەن کە ئافرەتێک چووە شکایەتی کردووە لە مێردەکە ژنێکی هێناوەتەوە بۆ ماڵە پۆلیسیان هێناوە هەر لە وڵاتی خۆمان کە هاتۆ کابراوتێ تێمە ڕفیقمە لەگەڵ مایە فرێندمە نهاتوە ژن مەمنوعە یاسایش پشتگیری ئەوەکە ئێوتیان کاکە کە ڕفیقی بێ بۆ نەژنەکە هیچ بکەیت، ئەگەر هەموو ڕۆژەش نێ بەرێتەوە بۆ ماڵەوە هەر ڕۆژی لەگەڵ یەکێکە سەیری ئەم سەر لێ شێوانە بکە زەرەکەی لایە ئەمجا کۆمەڵگا کە معەڕەزە بێ بۆی تووشی ئایدزی بکە تووشی بەدڕەوشتی بکە. ئەی ئەو مناڵانەی کە پێیابن ئەگەر ئافرەتێک وە لە پێشا جەنابەت باسی ئاماژە شتێکت پیا ئافرەتێک گەڵێ بۆ شەرع ڕێگە نەدا ژنێک چوار بێنێ باشە لە دوایە باسێکە نەگەر لە بیر بوو جا مەوزوعەکە بەبێ پاسا و دروست نییە بەس پاساوەکانە بێ شەرعی بێت لە ڕێگەوەکو عەرزم کردی ئەو چوار ئێمە 5 حکمی شەرعیمان هەیە بەبێ حکمە شەرعیەکە ڕێگەی پێ نادرێت، ینی بەبێ پاساو ناکرێت، بێ پاساو ناکرێت. میزانێکی شەرعیمان هەیە تۆ چۆنەچی لە بازاڕ ش دەکڕی بەچی ئەیکڕی لە خەڵک میوە ئەکری بە کێشانە ئەدەنێ بەتەن ئەدەنێ هەرچی ئەکری بە پێوەرە دەنێ بەنزین ئەکری پێوەری تایبەتی خۆی هەیە زەختەکەی پێوەری تایبەتی خۆی هەیە. ئەم شەرعی خوای پەروەردگار ئەبوو زەڕە یا ئەبی هوڕەیرە جێرێتەوە فەرمێ کاتی پێغەمبەر وفاتی کردو لە دنیا دەرچوو ئەگەر تەیرێ لە ئاسمانە بفڕیایە ئێمە حکمە شەرعیەکەمیان نەزانی نەک لە ئەرزە نەک لە هەڵسو کەوتی ئینسانە ئێمە ئەمانزانی حکمی حەڵاڵ و حرام چییە بۆ ئەو تەیرە بەرامبەر بە ئێمە. شەرعی خوای گەورە شامل و کاملە بە کورتی شەرعی خوای گەورە زانی وەکو چی وایە تەشبیه نەبێ وەک نمونەیەکی مادی دنیایی تەشبیه نەبێ وەک کەون زیاتر لە کەون چونکی کەون مەخلوقە بەڵام شەرعی خوا صفەتی خوای تەعالە مەخلوق نییە. کەون جێی تیا بۆ تۆ ئەی نوقسانی بەشەر چییە لە کەونانە بێت لەبەرەوە خوای گەورە هەر لە نمونە دنیایەکانە زانەکانە فەرمون خوای پەروەردگار دوو شەرعی پیشان داوین شەرعێکیان مەقڕوءە ئەخوێنرێتەوە شەرعێکیان مەنزوورە کەون و بوونەوەرە. ژنان قسەیان لەسەر مەوزوع زۆرە باشە بە من بێمە سەر هەندێک لەو قسانەی یان هەندێک لەو پرسیارانەی کەوایان هەیەە لەو مەوزوعە. یەکێک لەو مەوزوعانە ئەڵێن بۆچی مەسەلەن ئەگەر ئەمە حکمێکی دین بێ کەواتە دین عەدالەت نییە لە نێوان ژن و پیاوە بۆچی پیاوێک بۆی هەبێ ڕێگەی پێدرابێت چوار ژن بهێنێ بەڵام ژنە و ڕێگەی پێ نەدرابێ. قسەیەکم لە بیر چوو لە پاساوەکەی بە عەرزت بکەم پێشەوە بچمە سەر جوابی ئەمە لە پاساوەکەیە ئێمە کێشەیەکمان هەیە ئەویش ئەوەیە هەرچی نمون تقریبا نەک هەموو بەڵام لە 90 زیاتر 95 هەرچی تەعەدود و فرەژنی کراوە لە وڵاتیمە لەبەرەوە زەمینی بۆ نەسازناوە هەوڵی ڕووخاندن و تێکدانیشەیە مەسەلەکان زۆریان هەیە فەشەلی هێناوە کە فەشەلی هێناوە خەڵک دڕدۆنگ بووە. ئەوە معاملەی ئینسانێکە وە شەرعی خوانیە کە ئینسانەکان کردویانە. ئەمجا لەگەڵ ژنێکیشە جەنابی مامۆستا سەرکەوتوو نەبووە زۆر جار هەیە سەرکەوتو نەبووە جا ئەو نەیتوانیوە لەگەڵێکەکە دیارە لەگەڵ کۆمەڵی پرسیشی بە شەرع نەکردووە. ئەم مەوزوعانە کاتێک میزانەکە کارەکە کە شەرعی خوا دەسەڵاتی هەبێت شەرعی خوا کە دەسەڵاتی هەبوو ئەتوانێت زەمینە دروست بکە. ئەم جارە ئەم حکومە ڕەحمەتە زیاتر لە هەموو کەس بۆ ئافرەت دەینە سەری دوای باسیەکەی لە هەموو کەس زیاتر بۆ ئافرەت ئەو مەسەلەی و ئافرەتانە کە ئێڵێن خاڵی یەکەمەوەی کە ئافرەتان ئێڵێن ئافرەتان ڕازیانە بە جاهیلیەت ئەمە دایکی ئیمانداران عائیشە فەرمێ لە سەردەمی جاهیلی و نەفامیە چوار جۆر نیکاح هەبووە. یەکێکیان ئەوە بووە ئافرەتێک کەمتر لە 10 کەس ئەچوونە لای بەنۆرە دوای ئەم ئافرەتە
کیە بوو کەسکەکەی لێ ئەبوویەوە دوایی ئەوانەی ها بانگە کرد هەمویان بۆ لای باو عادەتی ئەو کۆمەڵگاوا بوو کەسیان بۆی نەبوو ملە جیڕێ بکە ئەبوو هەمویان بێن سەر شۆڕکەن لە مەجلیسەکە دانیشن ئەم ئافرەتە بە ئارەزوی خۆی ئەم مناڵەی بدایە بەسەر هەر کامێکیانە بیوتاهی ئەوەیانە بۆی نەبوو بڵێنە یان هەر کامیانە بچوایە مەسەن لێ بچوونە بەڵێ جاری وا بە سەرناسیان وەگەڵێ بترێ بانگە کردومانە ئەمە چی پیاوێگەمە قبوڵەکە لە خۆی شێزانێت 5-6 پیاوی تر چوونەتە لای ئافرەتە ئەم مناڵە کامیان قبوڵیەکە بە ڕەحابەی سەدر ئەمە یەکێک ئەمجار ئافرەت ئەوە بێ نەزانێ ماڵی لەکوێیە نەزانێ پیاوەکەی چێە نەزانێ ئەو کافرەتێ ئەو پیاوە چێیە ئەمجار ئەسەی ئیسپات بووە یەکێک لە گواستنەوەی ئایدز خەتەرترین مەوزوعیان مەسەلەی زینایە پەنا بەخوا کێڵم ئەم پیاوانە هەر یەکەیان نەخۆشێکی خراپی پێوەنی هەمویان توژە بن ئەی ئەو کۆمەڵگایە سبەینێ کە بەشێک ئەمە بوو بە وەگەڵێ دیاریدەتیایە و کۆمەڵی مناڵ دروست بوو ئەو مناڵی کە وا هەستکا باوکینی و ئەمانە دوای هەست بە چیەکە چ مشتی لێ نانەوە کۆمەڵگاکە ئەنێتەوە ئەمجار ئەو ئافرەتە ئەبێ بە پێڵاوێک هەموو ڕۆژێ هەر ڕۆژی یەکێک لە پێیکە ئەوێش دیوە ئیسلام هاتووە ئەم ئافرەتە بێ داوێن پاچی لە هەموو شتێکەوە چونکی ئافرەت بە تایبەتی ئەو پیاوانش کە ئەوەکەن قبوڵیان نییە ئەو ژنەی کە ئەمان دەستیان لەگەڵی تێکەڵاوە کە زانیان لەگەڵی دەستی تێکەڵاوە ئیتر قبوڵیان نییە بێ بەژنیان هەتا بۆ دەستگەرمکردنەوە لەگەڵیانایە ئیتر دوای قبوڵیان نییە بیکەن بەژن بۆی ژن و هاوسەریان بێت ئەمان قبول نییە ئەوە ڕێگەیەکی تر ئەو ئافرەتانە ئەم ڕخنیان هەیە ئێمە پیان ئەڵێن ئێوە خوشتی ئێمە ئەهلی دین و ئیمانن تۆ باوەڕ هەیە بەو خالیقەی دروستی کردووی تۆ پێت وا بێ یاسای ئینسانێ زوڵمیتیانە بەز یاسای خوای زوڵمی پیایە چۆن ڕوودیە لە قیامەتە سەر هەڵبڕ چۆن ڕوودیە بچیتە ناو قەبرە و جوابی مەلایکە چۆن نەدەیتەوە خوا عەدالەتەکەی وایە لەم دنیاە بۆی نمونەی عەدالەت پیشان بیت لە دنیاە خۆر خوای گەورە هێناوێتی کەی لێ بەش کردووە لە کافر و موسڵمان خوا کافر زیاتر ئیسفادە ناکات لە خۆر لە ئاو لە هەوا لە نیعمەتەکانی سەرزەوی لەو کانزا و مادەخاوانە خوا خەڵقی کردووە داوێتی بە تەنها بە موسڵمان داوێتی بە تەنها بەوانەی کەوتویانە ئەشهەدو لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله نوێژەکەن و ڕۆژوەگرێت یا ڕەهای کردووە کێ چالاک و توانا بێ بتوانێ بڕوە لە ناو کەونە هەرچی مەواتێ خۆی گەورە خەڵقی کردووە بۆ ئینسان و بۆ خزمەتی خۆی دەریبێنێ جەنابی مامۆستا من پرسیارێکی تر بکەم هەر لەوەی کە ئافرەتان هەیە ئەم مەوزوعە دیارە زیاتری پێویستە یعنی لەو ڕوانگەوەی کە ئافرەتان پێیان وایە ئەمە پێشێلکردنی مافی ئافرەتانە ینی زۆریان قەناعەتیان وایە زۆربەی زۆریان با بڵێن بەڕێژەیەکی زۆر تەنانەت ئەوانەی کە پابەندیایی نیشیان هەیە ینی هەست ناکەی پەیامەکە پەیامە ئاینیەکەوە خۆی نەگەیشتووە بە توێژی ئافرەتان ینی ئیشکالەکە لێرەیە چۆن نەبینی ئایا فعلەن پەیامەکە گەیشتووە ئەوان هەر قەناعەتیان بەوەیە کە مافەکانیان پێشێل کراوەیانی ئەم ئاەتەیان ئەم نەسەیان ئەم حکومە مافەکانیان پێشێلەکە چەنم لەسەرمە کۆمنتت چیە قسەت چیانی من ئەڵم نەگە ئافرەتان ئەو پیاوانیشی کە حازری جومعە و جەماعە دەبن ئێمە کە پێمانەوە تێزانای ئاینی بەشێکی زۆرمان خۆمان بەڕاستی وەک پێویست ئاگاداری دینی خوا و شەرعی خوا و سونەتی پێغەمبەرنی وەگەوەی خوای گەورە خۆی ئەوێت ئەمە لە ڕووە نەزەریەکەیە لە ڕووە عەمەلیەکەیشە ناتەواوی زۆرمان هەیە بەڵام بە تایبەتی ئافرەتان ئەوە ئێستا خوا دەرویەکی کردوتۆ بەهۆی ئەم وەسایلی ڕاگەیاندنانەوە ئەچێتە هەموو ماڵەکانەوە ئینە ئافرەتی و ئەوە فەقیرە هەر شتی نەبیستۆ بەڕاستی زۆر کەم لەبەرەوە هەرچەند لە شەرعا ئەم عوزرە قبوڵ نییە بەڵام لە ڕاستیە ئەم تەبلیغە بەلاغی موبین کە کاری پێغەمبەرانە سەلامی خۆیان لەسەر بێت ئێستا واریسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم داعی و بانگەواز چیەکان وەک پێویست ئەم دینەمان نەگەیاندۆتە شەرایح و تاکەکانی کۆمەڵگە خەڵک وەک دین بیستوێتی هەر لە دوورە لە حکمەتی شریعەت تێنەگەیشتووە ئەگەر لێرە کۆمەڵە شت بڵین وەکو حکمەتی شریعەت ئەوە هەیە بەس نابێ بە عوزر قبوڵ نییە ئەزانن بۆ لەبەرەوە ئەو ئافرەتانە بەشێ لەو ئافرەتانە هەرچی شتی دنیا کە پێویستیان بووە کە نەیانزانیوە هەوڵیان داوە چوون بە دوایە شارەزا بوون خۆ ئافرەتیش لە کۆمپیوتەری نەزانی ئێستا هەیە کە ئافرەت نەگەیزان ئێستا هەیە دروستێکە کاکە
وەکو دروستکردن وایە لە مۆبایلی نەزانی و هەوڵی داوە فێر لە شۆفێری نەزانی هەیە لە بوارەکانی تری ژیانە بوون بە پسپۆر ئەسڵەکە کە خەڵق بووین بۆی ئێمە لەم دنیاە خەریک بوونە بە ڕەزامەندی ئەڵڵاوە ئێمە ناڵێن خەریکی ئیشی دنیای ژنەبێ عیلم کۆ نەکاتەوە کۆی کاتەوە بەڵام بەشان بەشانیەوە نەکشان بەشان بەڵکو پێویستە لەوانی تر زیاتر بە ئیحتیمام و گرنگی بابەدەین ئەگەر ئەو ئیحتیمامی بە فێرە بێ بەڵام ئەو ئیحتیمامی نەداوە ئێمەش وەک پێویست نەمانتوانیوە بۆیە ئەوان ئەو قسەیەکەن ئەمجار ئەگەر ئەوان شارەزای دینیان بۆیە ئەم قسەیان نەکرد وەیشی کردوێتی کە شارەزا بوو لە دین ئیستیغفارەکە و ئەگەڕێتەوە تۆ یەک شتی گرنگت بوو کاتێتی کە لێرەیە مەسەلەن لەبەرەوەی ئەوان و جەنابەت فەرموود لەوانەیە شارەزایی تەواویان لە دین بێیان نەیان نەوێ مەسەلەن لە حکمەتی ئەم حکومە بگەن جەنابەت پێمان بڵێ مەسەلەن ئایا ئەم بابەتە ئەم حکومە هیچ ڕەحمەتێکی تایە بۆ ئافرەتەن جەنابەت وتت کە ڕەحمەتی زۆری تایە فەزلی زۆری تایە بۆ ئافرەتەن ئەو فەزڵە چییە ئەو ڕەحمەتە چییە لێرە خوێنرێتەوە بۆ ئافرەتەن لە تعددی زەوجادە کۆمەڵی حکمەتی زۆری تایە یەکێک لەو ڕەحمەتانە ئەمە بەجێهێنانی ئەمری خۆی پەروەردگارە هەر کەسێک کردی و مەرجەکانی هێنایە جێو کردی ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما الدنيا وقيامتها أما خالك لو خالنا خالك تر لو خالنا أما كوملغا برو زوربون الروا سببي زوربون بهوي زواجي زورويا هر أمتي زوربو خلقي 1001 حسابي بو أكن يدي عاملة زورة بيت دجمنان تەماعناکەن لە وڵات و لەو میلەت و لەو گەلە قووەت پەیاکەن ئەگەر خاوەنیان هەبێ و تەوزیفی ئینسانەکان بکات لە شوێنی خۆیان خاڵێکی تر ئەوەیە ئەحسایەت ڕایگەیاندووە کە ژمارەی ئافرەتان زیاترە لە ژمارەی پیاوان ئەمجار ئێمە دەقێکی شەرعیمان هەیە لە شەرعی خوایە پیاو بێیان ئافرەت پێغەمبەر فەرمووی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه هیچ کامێک نە پیاو نە ئافرەت ئیمانی تەواو نابێت تا ئەوەی بۆی خۆش بۆ خۆی پێی خۆشە بۆ ئافرەتانیش تریش پێ خۆش بێت کۆمەڵی ئافرە دەمێننەوە یا بێوەژنن یا تەلاق دراون یا تەمەنیان بەسەر چووە کەسانێک نەبێت لا لەمانە بکاتەوە کە خۆی پێی خۆشە مێردی هەبێ بێمێرد نەبێ ئەی بۆ پێی خۆش نییە ئەوانش لە ساتێک لە ساتەکانی ژیان ئەویان بەرکەوێ بۆ ئەو زڵمە قبوڵە ئەو عەدالەتە قبوڵ نییە ئەی خاڵێکی تر لەو خاڵەتانە حاڵانە ئەوەیە ئافرەتە پیاوان بە زۆری تووشی کوشتن و حەوادیث و کێشە ئەبن جارە بەتابێت لە حەربا زیاتر پیاوان تووشە بن ئەی ئەو پیاوانەی کە ئەگەر یەک ژنیشیان هەبێ کۆمەڵە ژنێکیان ئەی ئەگەر هەبێ هەمووی ئەمێن نۆلیوە ئەگە خەڵکی تنیان هێنێ چی ڕووە دەکاک حکوومەتی عێراقی هەستی بەوە کرد هەر کەسێ پێوەژنێ بهێنێ ئیکرامی ئەدایە کەچی لە وڵاتی ئێمە لە هەرێمی ئێمەیە عقوبە یەدرێت ئەوان زۆر باشە لەسەرەوەش جەکمێک ڕاوەستین مەسەرەن لە ئێستا لە هەرێمی کوردستان لە یاساکانی باری کەسێتیان لە دادگا مەسەرەن ڕێگە نادرێ کە پیا و دوو ژنی هەبێ ئەمە پێچوانەیە و نەسەیە کە جەنابەت یان ئەو حکمە پیرۆزەیە کە جەنابەت بازیەکەی و پێداگیری لەسەرەکەی باشە حکمێکی دینیە ئێوە هیچ هەڵوێستێکتان هەبووە لەسەر ئەم مەوزوع ئێمە یەکەم پرسیان پێ نەکردوین قەرارەکەەوە قەرارێکی سیاسی جارێ دراوە لەسەرتاوە بە بڕیارێک دەرکراوە و هین نەبووە ئەمە ڕێگەی دوو هەم وەگە عەرزم کردی ئمە پرسیارمان پێ نەکراوە و ئەگەر ئەوەی لە شەرعی خوایە ئەگەر دەسەڵاتدار بزانێت ئەوە جێبەجێکە بە تایبەتی لە بواری شخصیە هەر هەمووەکەی ئەوە جێبەجێکات چونکی ئەمن و ئەمان بۆ ئەو دروزەکات پێش هەموو شتێک و کارەکەی ئەو ئاسانکاری تیا دروزەکات ئێمە یەکەم پرسیانمان دێ نەکراوە دوو هەمیش لەو شوێنەی کە مەجالمان هەو باسمان کردووە ئەوان لەناو ئەم مجتەمەعان ئەڵێن ئێمە موسڵمانین کەسیان ڕازێ پێی بڵێ موسڵمانیت پەراماری دەقێکەیەن کە دژایەتی خوا و پێغەمبەری خوا و هەموو ئاینە ئاسمانەکانی تایە تەقریبەن ئەوانیش کێشەکەیان لویایە شارەزای شەرعی خوانی ئینا ئەگە شارەزای شەرعی خوا دەست نادەن بۆ ئەو شتە چونکی بەڕاستی خەڵکی وڵاتی ئێمە ئەگەر ئیهمالیش بێت لە نوێژ و ڕۆژ و تاعەتە غەریزەی ئیمانی تایە هەر ئەوەیشی کە زۆر جار هەیە کۆمەڵشتی لێبینی وەزانی دیار دیە حاڵەتێتە پێشەوە مەسەلە ئیمانیەکە لێدات جاری وایە شەڕەکە لەسەرەوە چۆن تۆڵی من موسڵمانی
بەڵام پێڵێن ئەبێ مسلمانەتی شاهیدی هەبێت بەڵگەیەکی لەسەر بێت دلیلی لەسەر بێت جا ئەوە فەرمون ئێمە بە جۆرەی توانە لەسەر مینبەر لەو کەناڵانە و ئێزانی بێتمان باسمان کردووە و ئومێدیشمان وایە بین دروست نەبێت لەگەڵ شعب و حکوومەتە لەگەڵ میلەت و حکوومەتە بە تایبەتی جێ بگرین نەزانانی هەر شتێکا کە زەرەری تیا بوو بۆ دنیای ئەم خەڵکەی ئێمە بۆ ئەم وڵاتی ئێمە کاکە لێمان وەرنەگرن قبوڵی نەکەن ئەگەر شتێکمان جا عەرزم کردی ئەو مۆزوعەکە وتمان باسمان کردمان کۆمەڵەشتی تایە کۆمەڵەشتم ماوە خێرایی بۆمباسمی کاتی بەرنامەکەم یەکێکی لەوانە عەرزم کردیەوە کۆمەڵە پیاو هەیە خی پەروەردگار وەکو عەقلی زیاوە یاوە بە هەنێک ئەو توانای زیاوە یاوە بە پیاوکە یا ماڵی داوە بە کەس یا حکمەتی داوە بە کەسێک ئەو توانای یاوە بە هەنێ بە پیاو هەنێکی تریشمان هەیە ئەوەیە کە ئەم بابەتە جاری وا هەیە هەنێ پیاو هەیە خێزانەکەی نەزووەکە حەزیشیان لە مناڵە تۆ بۆ ڕێگەی لێگری یا جاری وایە نەخۆش ئافرەتەکە سەرجەیی پێ ناکرێ پێداویستی پیاوەکەی پێجێ بەجێ ناکرێت خاڵێکی تر هەیە کە ئەوژەوەیە جاری وا هەیە ئینسان کەسانێکی خۆشەویستی هەیە ئەو کەسە خۆشەویستەی لێ ئەمرێ یا پورزایەتی یاها کەسێکێکی ئاوا وەفاتی کردەوە باشترین ڕێز بۆ ئەوەیە دەست بە مناڵەکانیان بگرێ و ببێ بە چەترێک بۆیە جاری وا هەیە بۆ دەفعی فیتنە و مشکیلەیەکە پێغەمبەری خوا هەنێ زەواجەکانیەوە بۆ حکمی تەبەنی بە تایبەتی لە زەینەب بە حکمی تەبەنی پێ هەڵۆشانەوە لە ئومی سەلەمەیە کۆمەڵە مناڵ جێ ماون سەرپەرشکاریان نییە کە ئومی سەلەمە فەرمی پێویستی بە پیاو نییە بەش دوای ماوەی گنۆرەکەی خۆیان بە عایشە و ئافرەتەکانی تریشی جاری وای لەبەر حکمێکی تر بووە و یەکێکی تر لەوانە ئەوەیە کە ئاواتێک هەیە لە دڵی ئافرەتان ئەمە لە ئافرەتانە وەرگیراوە خۆیان ئومنیە و ئاواتێک هەیە کە ئافرەت ڕۆژە لە ڕۆژان پێی بوترێ زەوجە ژن و خۆی بە دایکی مناڵ بزانێت شەرعی خوای گەورە هاتووە ئەوشی مەغدوور نەکردووە لێ جا نقطەیەکی ئەخیرم ماوە ئەوش ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەکێ لە فەرمودەکانە فەرمێ کە ڕۆژی قیامەت نزیکە بێتەوە عیلم کەمە بێت و عیلمی شەرعی و هەروەها جەهل زۆرە بێت پیاوان کەمە بنەوە ئافرەتان زۆرە بن هەتاوای لێیە بە 50 ئافرەت پیاوێکیان بەرەکەوێت لە مەسەلەیەکی ترە لە حەدیثێکی ترە هاتووە ئەویش متفق عەلەیهە فەرمێ ڕۆژگارێکیەت 40 ئافرەت شوێنی پیاوێکەکەون یەک پیان دەزەکەوێت شەرعی خوای پەروەردگار ئەوەی لەبەر چاو گرتووە ڕۆژێک هەیە ئەگەر کۆمەڵگا گەیشتە ئەویا پەنا بەخوا هەل چیە ئەمە و بە تایبەتی بۆ ئێستش ئەو هەموو ڕێژە ئافرەتە قەیرە ماوەتۆ یا ئەو هەموو بێوەژن و نەخۆش و قەیرە ئافرەتە ماوەتۆ ئەگەر بە شێوەیەکی شەرعی زەمینەی بۆ بسازێنرێ پاساوەکانی خۆی بێتە جێ خزمەتە بە ئافرەت و بە کۆمەڵگا و سەرفرازی دنیا و قیامەت دەستان خۆش بێ مامۆستاگرتی ئەم بابەتە و جەنابەت زۆرتر هەڵەگرێت و پرسیاسی زۆرترمان ماوە لەوانەیە خوشکان و ژنانی بەڕێزیش ئێستا کە بینەری بەرنامەکەن پرسیاری زۆریان هەبێ بە تایبەت من لە کۆتایی بەرنامەکەی ئەوە ئەڵێن کاتێک کە ڕێگە ئەدرێ مەسەلەن پیاو ژنێک بێنێ ناچێت ژنێک بێنێ کە مستحەقە بێوە ژنە مەسەلەن مناڵی هەیەیان ئەو کلێرانە بگرێ کە مەسەلەن جەنابەت باسییانەکەی ئەچێ بە شوێن کچێکەوەیە کە بێکێشەیە مەسەلەن تازە هەڵەچێ وەکو کوردەواریە لێ مەسەلەن 14 ساڵەیە ئەوان لەو قسانەیان زۆر زۆرەوە مێدەوارین کە وەک جەنابەت وتت خوشکان و پیاوانیش بچن بە شوێن ئەسڵی پەیامەکەیە کە خۆی گەورە مەبەستێتی بۆ مرۆڤایەتی ناردووە هەتا لە شەرە تێبگەن و حکمەتی حکومەکە دەرکەوێت من سوپاسی جەنابەتەکەم دووبارە تەشریفتان هێنا بۆ ئێرە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون تاڵقەیەکی دیکە بەخواتان ئەسپێری دەستان خۆش